سلااوان لێبێت خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم بۆ بابەت و پرس و کێشە و گیر و گرفتێکی دیکەی چینێکی دیکەی کۆمەلگە لە هەرێمی کوردستان هاتمەوە خزمەتان کە ئەم بەرنامە تایبەتانە هەمیشە دێتنە ناو خەڵک دێنە ناو ئەو چین و توێژانەی کە لە هەرێمی کوردستان بەهۆی کەمتەرخەمیەکانی لایەنی پەیوەندیدارەوە ڕۆژانە دەناڵێنن یەکێک لەو توێژانەی کە ئەم شەو بەسەرمانکردنەوە ئەوانش مامۆسایانی ناڕازین کە ئەتوانی بڵێن ئەم شەو بوونەتە مامۆسایانی مانگرتو دوای 11 ساڵ لە خەباتکردنی مەدەنی و لە خۆپیشاندان لە پیشاندانی ناڕزایی بۆ ئەوەی کە لایەنی پەیوەندیدار بێتە سەر خەت تا بەدەم داواکاریەکانیانەوە بێ بەڵام بەداخەوە وەکو هەمیشە لایەنی پەیوەندیدار بەدەم داواکاریەکانیان نەهات و لایەنی دەسەڵات لایەنی بەرامبەر ئیشی لەسەرەوە دەکرد مامۆسایان ماندوو ببن چیتر ئیتر ڕێگای مەدەنی نەگرنە بەر بەڵام ئەمان مەدەنیەکەیان گۆڕی بە ئاراستەیەکی دیکە ئەویش مانگرتن بوو لە دوای کاتژمێر 12 ئەمڕۆواتە 28 مانگەوە لە بەردەم ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان بنکەیسەرەکیان لە سلێمانی مانگرتنیان ڕاگەیانوە و تەنانە مانگرتنیشان لە خواردن ڕاگەیانوە دەڵێن تا ئەو کاتی لایەنی پەیوەندیدار بە دێنینە سەرخەت و تەنانە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان کە بە UN ناسراو دێنە سەرخەتەوان لە مانگرتنەکەیان بەردەوام دەبن و بەردەم بارگاکەدا دەمێننەوە پێش ئەوەی بچ بەلای میوانەکان و میوانەکانە بناسیێنم پێم خۆشە هەندێک ئامار بخەمە ڕوو کە پەیوەستە بە کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان ئەویش ئەوەیە کە 6758 قوتابخانە لە سەتاسەری هەرێمی کوردستان بوونیان هەیە و ژمارە قوتابیانیش 1,800,232 قوتابیە و لە بەرامبەریشدا لەلایەن 150,816 مامۆستاوە وانە بەم قوتابیانە دەوترێتەوە و 136,000 لەو ژمارەی کە باسماگە قوتابیان لە کەرتی تایبەتن و ژمارەی دووەمیش کە قوتابخانە ناحکومیەکانە 9528 و لە هەرێمی کوردستان تا ئێستا بەهۆی ئەوەی کە کەرتی پەروەردە ئەتوانین بڵێن داهاتێکی ئەوتۆی بۆ دەسەڵات نییە هەمیشە پەراوێزی خستووە لە هەمان کایشە هەوڵی داوە کەرتەکە لە حکومیەوە ببا بۆ ئەهلی و من بۆ گفتوگۆی زیاتر میوانداری ژمارەیەک لە مامۆستایانی مانگرتوم کردووە لە بەردەم بارگای نەتەوە یەکگرتوەکان ئەم شەو لەگەڵ هاوکارانم کە سەرەتا میوانە سەرەکیەکان بناسیرمەوە دواتریش بە دڵنیای و میوانانی دیکەش کە مانگرتوانی دیکەش بەشدار دەبن لە لای چەپمەوە لە مامۆستا و فەرمانبەر کاک زانا شێخ محەممەد و میوانی دووەممان بەڕێز مامۆستا بەناس تاهیر مامۆستای هەممان گرت و هەمیش مامۆستایەکی وانەبێژە کە دوور خراوەتەوە مامۆستا فازڵ شێخ قادر بەڕێزیان دووبارە مامۆستایمان گرتو و میوانی چوارەمیشمان بەڕێز کاک خەبات لەتیف فەرمانبەر پێم خۆشە لە نزیکەوە لەگەڵ ئەم بەڕێزانە گفتوگۆ بکەم و پاشان لەگەڵ مانگرتوانی دیکەش کە بزانم هۆکار چییە بەم کەشە ساردا هاتوونەتە بەردەم ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان دیانەوێت نەتەوە یەکگرتوەکان چیان بۆ بکەن دووبارە زۆر سوپاس کاک زانا پێمان بڵێن چی وای بەڕێستان کردووە بەم کەشە ساردا مان بگرن و تەنانەت مانیش لە خواردن بگرن کەشەکەی بەخێراتتانەکەم سوپاسان بەڵام هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە وەکو موچەخۆران فەرمانبەرم بەشان مامۆستایان ژمارمان کردووە کە بەڕاستی سایمە لە کوردستانە ئەوەی کە نوێنەرایەتی موچەخۆرانەکە بەگشتی مامۆستایان موچەخۆرانی کە کاوان چەند موچەکان هاوشێوی مامۆستا دەستی بەسەرا گیراوە و مافەکانیان لێ زەوت کراوە بەڵام بەس مامۆستا سەر شەقامەکان و مامۆستا دەنگ و ڕەنگی خۆی هەیە بەڕاستی ئێمە بۆ ئەوە هاتووین کە ئەو مافانەمان زەوت کراوە بۆمان بگێڕنەوە یعنی ئێمە ساڵانەوەمان لات و هەر ساڵ و بە بیانووی کۆمەڵی موچەمان لێ بڕۆ ساڵێک بە ناوی پاشەکەوتەوە ساڵێک بە ناوی لێبڕینەوە ساڵێک بە ناوی ئەمەی کە بەغا ناینێری ئەمانی نێرێن ساڵێک بە ناوی هەر ساڵە بە شێوەیەک حساب بۆ نمونە ئەمساڵ مانگی 12 موچەی مانگی 12یان نەداوە پاسێ موچە خورا مانگی 10 و 11 و 12 ئیمساڵ مانگی یعنی وای لاتووە لە وڵاتی ئێمە ساڵ بەش 9 مانگ 10 مانگ تر بە میزاجی دەسەڵاتدارانی هەرێم طبعا ئێمە بۆ کۆمەڵێ بابەداتنێ سەر شقا مانەگرین ئێستا بەڕاستی هەم لەسەر شقا بووینەوە هەم مانەگرین ئێمە لە ساڵی 2016ەوە ئەم گریفتانەمان هەیە لە ساڵی 2016 و ئێمە لەسەر شقامی داوای ئەو موچانە ئاکەین کە دەستی بەسەرا ئەگیرێ ساڵانە هەر ساڵە و بە شێوازێک طبعا ئەمان لە مەسەلەی بڕینی موچەی خەڵکی کوردستانە داهێنانەکەن هەر جارێ بە شێوەیەک داهێنانێکی تازە و نوێن لە پێشەوە یەکێ لەوانەی کە ئێمە ئێستا لەسەر شقامەکانی بەڕاستی مالمان گرتووە لەگەڵ هاوپیشەکان و مامۆستایانی بەڕێزە بۆ تەوتینکردنی موچەکانمانە بەڕاستی ئێمە کەورەترین گرفت کە هەمانە ئەوەیە کە موچەکانمان تەوتین بکرێت بۆ حکومەتی عێراقی موچەکانێرێ موچەکە لای ئەوانە ئەگەر تەوتین بکرێت ئەم کێشەمان نامێنێت و خاڵێکی گرنگتر ئەوەیە کە زۆر باسی کۆمەڵی بابەت دەکرێت ئێمە پلەبەرزکردنەوە لە ساڵی 2015 و 16 ڕاگیراوە
خۆ بەرزکردن و علاقی بەسەر کەسەوە نییە هیچ ڕەبتی بڵێن بە داهاتوانۆنی بڵێ وەڵامە بەخاتەسی بەسراگرتو و بەغا نایڵ و ئەمانە پلێ بەرزکردنەوە لە کوردستان ئەمان ڕایان گرتووە یعنی ئیسابوونمونە ئەو مامۆستایانە ئەو فەرمان بەر و موچەخۆرانی کە خانشی نەگرن هیواوایە سێ پلە بەرزکردنەوەی بەبێ پلە بەرزکردنەوەکانی خانشی نەگرن یعنی ئەوە زوڵ مەلانی شەکرێ ستەمە بەرامبەر بانی شەکرێ بەڕاستی ئەمە بۆ هاتووی بۆ ئەوەی کە کەرامەت و بەهای مرۆڤایەتی لەم وڵاتەیە بەدەست بێتەوە بە حەقەت ئەین تۆ کە لە ماڵێک ئاوی بۆ نمونە تۆی شتە ماڵەوە موچەخۆرێکی کە پارەت پێ نەبێ مناڵەکەت بڵێت 250 بەرێ چیەکە یعنی ئەوە شکاندی کەرامەتە بەڕاستی کە تۆ نەتوانی 250 بەدەی بەدەست مناڵەکەتەوە خەڵکی وا هەیە کە موچەخۆرە تەبعاً لە هەموو چنی توێژەکان بە هەموو چنی توێژەکە موچەخۆرە بە هێزە ئەمنیەکانەوە بە هەر هەمووی بە مامۆستایان و فەرمانبەران و هەموو چنی توێژەکان هەیەە باوەڕکەی کەی خانووی پێنیە هەیە کری مۆدەگی پێنیە کە بیدا من خۆم چەندین کەس پێویتم نەمتوانم کەی مۆدەگەم بەڕاستی دەست خۆش مامۆستاکیان مامۆستا بەناجەنابێت تاکیڵەکەشت لە جیاوازە مامۆستایکی وانەبێژی دوورخراوە باسی لە معاناتی خۆتان بکەن کە بەشێک لەو پانەبێژانەی کە لە کاتی خۆیان نەکران بە گرێ بەست و معاناتی جەنابەت چییە و دروشمەکەشتە بۆ مام ڕوون بکەیتەوە دروشمە بۆچی بەرزت کردوێتەوە سەرەتا بەناوی خودای باڵەدەست من بەناس تاهیر نوێنەری مامۆستایانی وانەبێژی بە زۆر لادراو لە پارێزگای سلێمانی ساڵانێک کە دەرگای دامەزراندن داخراوە ئەو 10 ساڵە چاوەڕوانی دامەزراندن دەکەین ڕێژەیەک لە مامۆستای گرێبەست وانەبێژکران بە گرێبەست ئێمە لێ بێ بەشکرا بە هۆکاری مۆڵەتی دایکایەتی کۆمبوونی بەشەوانە و ڕۆژانی شەمە لێ پێ بەشکراین فۆرمێکیان بۆ ئێمە نرد بە بیان و ئەو فۆرمەکە لە جێگەی فەراغا دەمانێ ئێمەیان پێ هەڵخەڵەتەن تا ئێستا فۆرمەکە نەژمارەکەی ڕوون کراوەتەوە و نا پاکسازی تیا کراوە ئێمە 10 ساڵ چاوەڕوانی فۆرمی گرێبەستەکەی پێی لێ بێ بەشکراین ئایا چەند ساڵێکە چاوەڕوانی ئەو فەراغا بین کە ئێمە ژوا خەریکە خانشینە بکرێن وا خەریکە تەمەنمان بەسەرچێت چەند ساڵێکە چاوەڕێکەین وتیان بە پێ فەراغات باشە ئەوە فەراغات دروست بوو فەرمو وا خانشینێکی زۆر و ئادا بە ئێمە هیچ بیانیان بەدەستەوە نەماوە لە جێگەی خانشینانە دامان بنێن هەم پەروەردەش بەکی ناکە وەکو مامۆستایانی میلاک ئەزمونمان زۆرە هیوادارم مانگەڕێنەوە سەرداوامەکەمە دەست خۆش بێ مامۆستا فازل دووبارە سوپاسەوە کە لەم بەرنامەدا بەشداری کردەوەی لە مامۆستا مانگرتوەکان مامۆستا پێم خۆشە پەیامی جەناب بۆ دایک و باوکی قوتابیان بێ باشە ئەوە تقریبا ساڵی پێشووکو دەزانین بەهۆی ئەم فشار و مەدەنی ئێوەوە ئەتوانین بڵێن پرۆسەی خوێندن تا ڕادەیەک ئاستەنکی بۆ دروست بوو وەکو پێویست نەبوو بۆچی دایک و باوکی قوتابیان وەکو پێویست نایان پشتگیری لە ئێوە کە خۆشیان هەمان معاناتیان هەیە خۆیان فەرمانبەرن خۆیان مامۆستان بۆچی ئەوان نایان لەگەڵ ئێوە دەنگیان یەک بکەن و فشارەکە فراوانتر بکەن بۆچی هەمووی ئێوەی جێڵاو ینی ئەتوانین بڵێ ئەم 11 ساڵە ئەو نی مامۆستا لەسەر شەقامە لەگەڵ ڕێزما بۆ فەرمانبەران کە نوێنەرانێ بەڵام توانین بڵێن کەمترن ئەوانی تر بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ بەرنامەکەتان سپاس بۆ جەنابتان بۆ بەدەمهاتنەوەتان خوای تعالی لە قورئانە فەرمێت لە سوورەتی نیسا ئاەتی 58 بسم الله الرحمن الرحیم إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها فإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل ئەوەی ئێمە ئامانەت بووە لە لامان بە پێ و توانای خۆمان کە کردمانە دەست وتنەوەیە ئیش و کارەکانی وەکو مامۆستایان ئامانەتی خۆمان گەیاندووە بە فێرخوازان کە ئەوەی لەسەرمان بووە گەیاندومانە هەتا ئەو توانایی هەتا ئەو کاتەی کە پارە لە گیرفانمان بوو بێت چونکە خۆ دەزانی ژیان بە پارەوە چێ بڕێوە هەتا دوانەفەسی خۆمان داوامی خۆمان کردووە ئەو ئامانەتی ئەو زانستەی کە زانستی ئامانەت هەر پارە نییە ئامانەت زۆر شتی ترەگەێنێ ئەو زانستی کە لامان بووە هەتا ئەو کاتی توانامان بۆ گەیاندومانە بە فێرخوازان لێرایەتە ستۆپ ینی لە توانامان نەما ئێمە ڕاستە ئێسەمە لێرە مانگرت و بەڵام هەریەکەمان بمانەوێ نەمانەوێ پارەمان لێ بڕا و خوانەخواست دەرۆزەکەر نین و سوالکەر نین ئێمە داوای مافی حەقی خۆمانەکەین بۆ 3 مانگە چێت تۆ موچەت نێنێ ئەگەر تۆ دەخیلێک شتە بێ هەلی نەکەی تۆ شۆری خۆیت و هەل لی سەرفکەی لێ سەرفکەی بەتاڵە بێتەوە لەبەرەوە دایکان و باوکانی بەڕێزیش پێویستە کات ئەوە بزانن خۆیان ئەگەر چی دارن ئەگەر چی هەر ئیشیشان هەیە ئەگەر بێت و ئێمەی موچەخۆر پارە سەرف نەکەین و بازار نەکەین و شت نەکڕین ئەوانیش ماماشێوەکو ئێمە پارەیان پێ نییە مامۆستا ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان کە بنکەکەیان لێرێ لە سلێمانی وەڵامیان داونەتەوە تای ساعت و بەدەمتانە
تا ئێستا وەڵامان وەرنەگرتووە بەڵام ئەمڕۆ نوێنەرێکیان نرد لەگەڵ برای بەڕێزم مامۆستا دڵشاد کە نوێنەری هەمومانە قسەی کردو و شەڵا بۆ سبەینێ ئەکەوێتە سبەینێ چکە دەوام تەواو بوو ئەکەوێتە سبەینێ ئەو کاتە وەڵاممانە دێتەوە. زۆر سپاس دەچمە لای میوانی چوارەممان بەڕێز کاک خەبات لەتیف. ئەگەر تێبینیت بکەن لە ماوەی ڕابردوودا ئەو فەرمانگانەی کە داهاتیان بۆ دەسەڵاتەیە بۆ مەسەرەن زەڕیبە بێ مەسەرەن ئەو گومرگەکان بێت هیچ کار نیان هێڵاوە کە چۆن بڵێ مانگرتم بکەم بەڵام بێمنەتیە کە بینێ بەرامبەر بەشێک لە فەرمانگەکان و کەتی پەروەردەش بۆ چکە کەتی پەروەردە بە نمونە داهاتێکی نییە بۆ دەسەڵات لەبەرەوە حەزەکە ئاستەنگ دروست بێ بۆ ئەوەی خەڵک ناچار بێ قوتابێقی باتە بەردەم کەتی تایبەت و قوتابخانە تایبەتەکان و ئەو فەرمانبەرانشی کە فەرمانگەکەیان خزمەت گوزارین و داهاتی بۆ کۆناکە تا ڕادی لەوانی وەکوڵێ بێمنەتە ئەم سیاسەتە پێت وایە سەرکەوتوو بێ و لە ئایندا مەترسی هەر بۆ ڕەوڕەوەی ژیان لە هەرێمی کوردستان دروست ناکە. سەرەتا زۆر سپاس بۆم دەرفەتە بەخێرایی کەناڵەکەتانەکەم خۆی کێشەی چینی فەرمانبەرەکە کەمتر لە مامۆستایان ئامادە ئەبن حقیقەتێکە نابێ بیشارینەوە بەڕاستی کاری ئەوەیە کە تەناوبیان ناوە پێیان مەسەن هەیە دایرەی هەفتەی ڕۆژێک داوام بە فەرمانبەرەکەیەکە هەیە دوو ڕۆژێک بەڕاستی بەم جۆرە سیاسەتەی دایرەکان ینی کێشەی نییەگە من هەنەسمەوە داوام چکە ئەو کێشەی ئەوەیە بەیەک مۆزەف داوام کات لە کۆی ژمێریاری کە پارەیان کۆکاتەوە بەیەک مۆزەفیشەکە ڕابڕێگاوە تێگەشتی لە من ئەو مۆزوعەکەیە بۆیە تا ئیستا ئەو سیاسەتە بەکارێنن کە یەک مۆزەف لە من یەک مۆزەف بەسەکە بەس دەوام بکەم ئەتر ئەو مشکلی ناوەست یعنی داهات ناوەست داهات تا ئێستا بەردەوامە چی لە مرور ئەڵێ چی لە باجەڵێ چی لە دایرەکانوانی کە داهاتیان زۆرە مەسەڵەن وەکو زانکۆ باس دەکەن و ئەو قاف باسەکەوانە کەمویان داهاتیان هەیە ماگە ساڵان داهاتێکی زەبەلەحیان هەیە بۆیە ئەگەر یەک کەسیش دەوام کە ئەو داهاتی خۆیان دەستەکەوێت ئەو کۆوە نییە مەسەڵەن بڵێ وەکو فەرمانگەی حکومیوانی کە مەسەڵەن خزمەت گوزاری مەسەڵەوەی کە داهات پێیاکە بیشی بێک مۆزەف ڕوا ئەوە نێ بڵێ مامۆستایە کە مەسەڵەن 16 حیسەی دەرزەکە بێتەوە مامۆستای تەسیید وەکو مامۆستاکە تەسیید لێ بکە وە کاری ئەوەی کە ئەوەیە بۆیە ژیانەکەەوە ئەگوزارێت وە داهاتێکی خراپی چاوەڕێ هەرێمی کوردستانەکە گەوەم بەم جیهەتەی حکوومەتی کوردستان کەسی سێ ساڵە دەستیەوە پێی زۆر خەڵەتەکە دەستا خۆش بێ دەگەڕێمەوە بۆ لای کاک زانە بەڵام گەمایکەکە بەیەکی لە مامۆستایمان گرتو لە بەشی دووا ببورن بۆ ئەوەی ئەوانش بەجایکە بەڵام پێش ئەوەی بچمە لای ئەوان کاک زانە ئەم سیاسەتەی وەکو کاک خەبات باسی کرد ئەم تەناوبە ئەمە حەلە ینی بێ دەرچە بدۆزیتەوە بۆ ئەوەی تەنفیزێک بێ بۆی فەرمانبەر تووڕە نەبێ نیگەران نەبێ بۆ لە باتیەوەی بی موچی پێبێ یەک تەناوبی بۆ بۆی نەفەسێک بە ئەمە حەلە خۆی ئەوە گەورەترین تاوانە گەورین تاوانە بۆی دەسەڵات خۆی هەڵەسێ بۆی کە مۆزەف و فەرمانبەران فکری گەندەڵی کە گەورترین تاوان ئەو حەزەکە ئەو ئیش لەسەرەوە ناکە خۆی گرفتەکە لەمە ئەم دەسەڵاتی گەمە هەمانە ئیش لەسەر خزمەتکردنی خەڵک ناکەم لەسەر داهاتەکە تۆ تەماشاکەی موچە نییە کارەبا نییە ئاو نییە لە بەرامبەر ئەما چیەکە هەیە عەقدێکەکە لەگەڵ کۆمپانیایەکە ئەڵێ تاقیکەکان بە دەقاتی ئەوە بە فەحس و فحوسات ئەوە بکا بۆ خەڵک ئەمە دەستکەوتی ئەم دەسەڵاتەیە هەیە پێشتر ئیسابین ئەم تا ئەم گرێبەست کراوە کە تاقیکەکان بدێ بە کەتی تایبەت تاقن کەی تایبەت چییە کۆمپانیای سەر بە حیزبەکانە گواستنەوە گەیاندن بەشێکی درراوە بە ئەوەی کەیتن نەموو لە تۆ ئینێک تەبێ مەعاملەیەک تەبێت لە دایرەیەەکە گواستنەوە گەیاندن بۆ بێنێتەوە بە بڕێ پارە بۆ ئەوەی ئەمەش هەر بۆ کەتی تایبەتە بۆ کۆمپانیەکانی حیزبە بە تەکید ئەمە گەورترین کێشەیە بۆ خەڵک لە ئایندا ئەم کێشانە دەرەکەوێت ئێستا دەرنا بەس لە ئایندا زۆر خراپ دەرەکەوێت ئێستا خۆش مامۆستا وەکو مایکەکەش لە هەر پێم خۆشە گەر بارگنە بێستنە سەر پێمان بڵێن هەوڵێک درا بۆ مەسەلەی دادگای فیدراڵی ئەو بابەتە بوو بە چی یان ئەویش بەداخەوە لەویش بێ هیوا بوو دادگای فیدراڵی هەڵبەتە قەراری داوە کە نموچەی موچەخۆران بە نیشتیمانی بکە بەڵام ئەوش وەکو بڕیارەکانی تری دادگا تا ئێستا ماوەتەوە لەبەرەوەی قەرارە حکوومەتی عێراقی بڕیارەکە بۆ حکوومەتی عێراقی تا چەند توانیوێتی
ملزم بە بڕێڕەکەی دادگای فیدراڵیەوە ئەمە خۆی بۆ خۆی پرسیارە حکوومەت عێراقی زیاتر لە موچەیەکی ناردووە باشە ئەوە حکوومەت هێرمی کوردستانە ملزم نەبێ بە قەرارەکانی دادگای فیدراڵیەوە هەڵم نەکردوێ دەستەکەتان کە دەستوی داخۆکیکردن لە مامۆستایان و فەرمانبەران تقریبا ئەڵێن تریلیۆنێک و 61 میلیارد دینار لای حکوومەتی هەرێمە و دابەشی نەکردووە مەبەستەکە ئەوەیە ئێوە پێتان وایە کە ئەو داهاتی کە لە ناوخۆوە هەیەدان نراوە و لە بەغدا شۆپارە هاتووەتەنە ئەویان دابش کردەوە بەبستانەوەی بەشێکی زۆری ئەو داهاتی کە لە ناوخۆوە هەیە خەرج نەکراوە بۆ فەرمانبەران مامۆستایان خۆی ئەمە گرفتەکەیە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتێکی باشی لەبەردەسایە داهاتی نەوتی داهاتی نانەوتی خاڵە سنووریەکان دێت موچەکە ڕاگرێت چاوەڕێی حکوومەتی عێراقیەکات موچە بنێرە ئەوتە موچەکەشی ناو دابەشی ناکە بە نمونە موچە مانگی 12 دەستان خۆش بێت مامۆستا گەجەنابێت بەشداریمان لەگەڵا بکەیت چی وای لە جەنابێت کردۆک و خانمێک کە بەرپرسیارەتیەوە توانین بڵێن زۆر زیاتر لە ماڵەوە بەڵام وای لە جەنابێت کردۆ بەم کاتە لە دەرەوە بیت بۆ داواکردنی مافی هەم خۆت و هەم هاو پیشە و هاوکارەکانت ئەمەوێ سەرنجی جەنابیشت بزانم لە هەمان کاتا لەسەر ئەوەی بۆچی زیاتر مامۆسایانن کەمتر فەرمانبەر پەیامت چییە؟ بەڵێ من وەکو بەشداربوویەکی ئەم بەتایبەتی مانگرتن لە خۆراکی کە ڕامانگەیاندووە ئەگە وەکو ئەو پرسیاری کە بەڕێستەکە وەکو خانێک بێ بەشدار بووم کاتێک کە ئێمە مافەکانمان لێ ئەسەندێتەوە مافەکانمان لێ زەوتەکرێت فەرقی نییە لە نێوان نێرومەیە ئەبێ هەردووکمان شان بەشان یەک بینە شەقام و داوای مافی خۆمانکەین کاتێک کە من مناڵەکەم داواکاری هەیە چەندێک داواکاری لە باوکی هەیە هێندە داواکاری لە من هەیە کە وەکو دایکێک من وەکو دایکێک نەتوانم داواکارێکی بۆ جێبەجێکەم هەست بە شەرمەزاریەکەم لەبەر ئەوە کاتێک کە ئێمە هێنە شەقام تەنها داوای مافی خۆمان ناکەین داوای مافی هەموو کۆمەلگاکەین داوای مافی هەموو ئەو خوێندکارانە مەکەم کە ئێستا لە ناوەندەکانی خوێندەبن بەجێم هێشتون کە داوای شەڕی ئەو داهاتوۆیان بۆ ئەەکەین کە هیچ داهاتوویەکیان نییە بەداخەوانێ ئێمە وەکو مامۆستا کاتی هێنە شەقام بێگومان ڕێژەی مامۆستا زیاترە لە فەرمانبەر ئەمە بیرمان نەچێ هەڵوێستە جیاوازترە لە هەروەکو هاوکارمان کە خەبات ئاماژەی بە خاڵە کرد فەرمانبەر بەکەمکردنەوەی داوامەکەی توانی قایل بێ بەوەی کە موچەکەش یەگەردوا بکەی کێشەی نییە بەڵام من وەکو مامۆستایە کە بیست بە شەوانم هەبێت ناتوانم یەک ڕۆژ نەچمەوە ناوەندەکانی خوێندن فەراقێکی زۆر بە قوتابخانەکەم دروستە بێت واتە دەوامی مامۆستا لەگەڵ فەرمانبەر جیاوازە بۆ هەمیشە مامۆستا کە کاتێک جوڵەی کات یاخود کە هەڵوێستەیەکی بێ ینی کاردانەوەی زیاتری لەناو کۆمەلگا ئەبێ چکە مامۆستا ڕابەری بەرهەمیری هەموو چین و توێژەکانە ئێمەمان بیر نەچێ هەر هەموو قۆناغەکانی ژیان هەر هەموو ئەو شتانی کە ئێمە ڕۆژانە پێویستمان پێێتی هەموو لەسەر دەستی مامۆستا پەروەردە ئەکرێت هەموو لەسەر دەستی مامۆستا پێگەیشتون دەستە خۆش مامۆستا دڵشاد تەمان لای ئاگدانەکە بەزوا دووری خینەوە حەزەکەی پەیامێک لە ڕێگەی مایکی پەیامەوە جەنابەت وەکو مامۆسایەکە لە سەرەتای دانەزایەتەکانەوە دەورێتە بۆ پێم خۆشە پەیامەتە بێ و ئێوە هەمیشە فشارەکانتان ئەگەر بەئەکنێ بە پێوە ببرن هەمیشە فشارەکانتان لایانی خۆپیشاندان و ئەوی گرتوتەوە بەەوەش تۆمەتبەکراون کە ئەم خۆپیشاندانانە سوودی نییە و تەنها لە سنووری سلێمانی و بۆ سنوورەکانی تر ناگرێتەوە ئەو ئێستا شێوازی میکانیزمەکەشتان گۆڕیوە چیتان هەیە بۆ ئەو دەنگۆیانە بۆ سڵاو ڕێز بۆ پەیام وەڵام من سەرەتا پێم خۆشە زۆر سپاسی پەیام بکەم کە هەمیشە چۆن لە گرم و گوڕی و لە ئەوڵەوە لەگەڵمانابووەوە تا کۆتایی لە هەموو خۆپشاندانەکانە لەگەڵمانابووە توانم بڵێم مایکی شەقام و دەنگی شەقام بۆ و هەمیشە گەیەنەری پەیامەکانی سەرجەم چین و توێژەکان وە زۆر سپاس بۆ پەیام لە ڕاستیدا لە ماوەکانی ڕابردوودا من پێم وایە ئەوەی کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان و مامۆسایان کردیان وێنەی نەبووە و من پێم وایە بڕیارەکانی دادگای فیدراڵی بە جۆرێک لە جۆرەکان ئەو هەوڵ و مانوبوونەی دەیان ساڵی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە کە بەڕاستی خەباتیان بۆ کرد بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان نەک چۆش جێرباری جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای فیدراڵی کە ئێمە پێمان وایە ئەم بابەتە سەری حکوومەتی هەرێمی کوردستانە خواوەک چۆن لە ڕێفراندۆمەکە بە ئەوەی بابەتی بە هەند وەرنەگرت بەڵام بوو بە لە دەستدانی لە 152 خاکی پیرۆزی کوردستان و من دڵنیام ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ملکەتی بڕیارەکانی دادگای فیدراڵی نەبێ و بەو ملهوڕێ بمێنێتەوە بە دڵنیاییەوە ئاقارێکی جگار خراپ ڕوبەڕووی دەستدارانی هەرێمی کوردستانە بێتەوە کە تا ڕادەیەکی زۆر توانم بڵێم دەرەنجامەکانی دەرکەوتووە تا ڕادەیە خۆپشان ئەکەوێتە بابی مانگرتن و بابی خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە بە دڵنیاییەوە کوڕی خۆیەوێ بە دڵنیاییەوە کەسانێکی وێ کە خاوەن ئیرادەیەکی بەهێز بن و کەسانێکی ئەوێ بەواتای کەلیمە لە مەعاناتی میلەتەکەیان تێگەشت بن و هەرگیز پێ دوانە بێت ئەوانەی کە
لەگەڵ پەڕی ڕێزمان لە فەیسبوکەکان لەینەکانەوانە ئەڵێن ئەوانە بتوان وجودیانە بێ بۆ جۆرێک لەم چالاکیانە بەڵام خۆشبەختانە ئێستا ژمارەی زۆر ئامادەیە و لەوەش خۆشحاڵترمانەکە سەررجەم چینەکانە و زۆربەی چین و توێژەکانی گرتووەتەوە کە جارێکی تر ئەمە ئەومان پێڵێ ئەم پەیامە ئێمە گەێنێتەوە مەقسەد. کۆتا پرسیارم دەستی داخۆکی ئەم چالاکیەکە هەست دەکەم ئەنجومەن و ئەوان بەشەکانی دیکە زۆر هەماهەنگی نەبووە پەیوەندی بە دەستی داخۆکیەوە نییە و پەیوەندی بە ئەنجومەنەوە نییە واتە ئەمە سەررجەمە ئەمە سەررجەم پێکاتەکانی کۆمەلگایە من پێم وایە هەندێک بابەتەیە ئەنجومەن و دەستە ئەوانە بێت تێپەڕێنێ وەک چۆن تێپەڕانە چکە چالاکی هەیە گشتگیرە ینی لە سەروی هەندێک بابەتەوەیە و خۆشببختانە ئەم مانگرتنی مامۆسایان و فەرمانبەران و سەررجەمچین و توێژەکان هەمووانەی تێپەڕانەوە بەڵام ئەوانیش ئەندامیان لێرەیە و ئەوانیش خەڵکیان لێرەیە و ئەوانیش هاوخەباتن لەگەڵم پرۆسێ. دەستان خۆش بێکەمەکە بگەڕنەوە بۆ مامۆستا بەناس. مامۆستا بەناس تا چەند پێتان وایە تەنانەت ئەو ڕێزی لە ئێوە گیراوەکو ئەوەی مامۆسایانی وانەبێ شەرچنەکە جناب و بەداخەوە دیارە لە دەرەوەی باس نەبوویت کە کران بە گرێ بەستەنان ئەبوو بکرێن بە هەمیشەییش لە ئێستاشدا بەپێی ئەو زانیاریانەی لە دەست پەیامایەوە بە ڕێستۆران عومەریش پێیان وتوین کە حکوومەتی عێراقی لەگەڵ ئەو مەسەلەی بەگرێکردنا بەو شێوە نەبووە و تەنها لەگەڵ مەسەلەی خاننشینیشە تەنها بەشێک بۆکو بانگەشەیە بۆ هەڵبژاردن و هەر ئەوەش بوو لێکەوتەکانی لە مانگی 12 دەکەوت کە موچە دابش نەکرا مانگی 12 و یەکیش ئەوە ئاسەواری دیار نییە. قسەکەم ئەوەیە وەکو ڕێز لە ئەو خەباتی ئێوە گیرە ئەبوو بکرێن بە هەمیشەیی وەکو بڕیارەکەدا نەگەوەی بەگرێ بەس دووبارە مامۆسایانی وانە بێژ مەشغوڵ بکەنەوە بەوەی کە چەند ساڵی دیکە بە پارێکی کەم خزمەت بکەن. بێگومان هیچ ڕێزەی لە مامۆستایانی گرێبەز نەگیراوە ئەوە بکرا بەنا بە گرێبەست بەڵام دڵنیە بەوەی کە کراویشن بە گرێبەست نیوەی خۆیانە ڕێژەیەکی کەم کسوپڕی فەقیر و هەژاری تایە یعنی ئەوە جیاکاری کرا ئەوە لەوەشدا جیاکاری کراوە بڵێ یەکێکی لەوانە من ئەمری 2023 هەیە بۆ 5 مانگ بۆ ئەبێ بڕیاری گرێبەست بوون نەمگرێتەوە ئەگەر کچە هەژار نەبم. ئیتر ئێمەش ڕێژە نزیکی 2000 مامۆستای لێ دوورخرایەوە لە جیاتیەوەی پاداشتماندنەوە بە هەمیشەیی سزایانداین و دووری ئاخستیلەوە. قسەتان لەسەر ئەو لایانی پەیوەندیدا کردبێ لە ماوەی ڕابردوودا وەکو پێویست بەدەمتانەوە نهاتۆ بۆی و بڕیارتان داوە کە ئەومان بگرن ئەگەر باتە بەدەمتانەوە بات نایە و ناچان نابوونە منگاوە قورسە بنێن. چەندین جار گربوونەوەمان کردو لە بەردەم وەزارەتی پەروەردە لە بەردەم ئەنجومەنی وەزیران لە بەردەم پەروەردەی گشتی سلەیمانی چەندین یاداشتمان بەرز کردێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران بۆ سەر و خۆی هیچ کەسێ بەدەنگمانەوە نهاتۆ جوابیان نەدایێت هەرگیز گرنگیمان پێ نادەم پەیوەندیان پێوەکەین چاتیان بۆ ئەنێرین هیچ وەکوا ئێمە هەر نەبین. دەستان خۆش مامۆستا فازیل جەنابەت وەکو مامۆستایەکی مانگرتو پێت وایە کە ئەمە ئەرکە ئەم مانگرتنەوەم چالاکیانە لەوەی کە پێمان وابێت تەنها ڕایەکی خۆمانە دەڕڕی هەندێک جارە ڕایە ئەچێت لە چوارچێوەی ئەرکەوە بێ بەو ئەرکە هەر بستین و بەگژی ئەم نادادیا بچینەوە. بە دڵنیایی ئەرک و واجبە هەریەک لە سەرمان نەکەر ئێمە کۆمەلگا بەگشتی چونکە ئێمە وەکوتم کەس حەزی بۆ شێوە نییە لە سەرمایە و لە ژێخێمەیەکە بەم شێوازە ئەیبینە سەر بەڵام ناچار بووین ینی لەسەر قوت و موچەی خۆمان کە قوتی خۆمان و ماڵ و مناڵمانە بەو شێوازی لێ بکەین و بڕیاری ئەو بین کە مان بگرین. لە ڕاستیە هەر واجب دێ لەسەر شانیەوە واجبە لەسەر کۆمەلگا هەمووی دایک و باوکی فێرخوازان فەرمانبەرانی تر بە مهندس و بە پارێزەر و بە دکتۆر و بە هەرەمووی چونکە ئەگەر ئەمڕۆ ئەوەی ئێمە ئەمڕۆ دەستمان ناوەتێ خوا نەخواست لاسام هەڵا شکست بێنێت دڵنیا بە بەل هاوێت بۆ سێکتەرەکانی تریش چونکە وتەیەکەیە زانایەکە ئەڵێ ئەگەر ویستت کۆمەلگەیەک تێک بشکێنیت دەسەڵاتی نەیەڵیت بیکەی بە کۆیلە یەکەم شت دەست بەرە بۆ خانمی ماڵەوە ژنی ماڵەوە بێنەرە دەرەوە دووەم دەست بەرە بۆ پەروەردە و ڕێزی مامۆسامەیەڵەوە موچەی ئەبە شێوازە لێ بکە سێم گوێ لە زانایان مەگرن گوێ لە عولەمایان مەگرن بڕوایان پێ مەکەن پاشان ئەگەر بێت و بەسەر ئەم سێکتەرەیە بەسەر ئەم کەسەیە ئەم بەشە بگیرێ وردە وردە هەنگا بۆ ئەوانی تریژەنێ تاک بە تاکی کۆمەڵگەوای لێ بێتە کۆیلە ینی بە کورتەکەی گەڕێتەوە بۆ ئاغا و دەرەبەگاتی کۆن ئەو کات تۆ ناتوانانی بەبێ ئەوانش هەناسە بیت ئێمەش خۆدەزانی ژیان خۆی تەعالا بە ئازادی دروستی کردووی و ئەژبێ بە ئازادی بجوڵێت لەبرۆ واجبی سەرشانی هەر یەکەمانە کە
بینە دەرەوە ئەوانیش هاوکاری ئێمە بن چ دایک و باوکی فێرخواز چ فێرخوازان چ سێکتەرەکانی تر بێن هاوکارمان و پاڵپشتیمانکەن تاکو و لەم مەینەتێ و لە دەست ئەو دەسەڵاتە ستەمکارە نەجاتمان بێ ستەمکارێکی قێزەون یعنی بەداخەوە ئێمە کاتی خۆی هەشتاکان دژی حزبی بەعز بۆ ساینەوە هەر یەکەمان خەباتێکمان هەیە ڕابردوویەکمان هەیە خۆم باوکم زیندانی سیاسی بووە 2 ساڵ لە سژنی ئەبوغرێب بووە کە زاڵی شۆرتە بوو تەنزیمی پێشبەرگە بوو بۆ ئەم ڕۆژە بەڵام بەداخەوە کە ئێستا لی پەشیمانی 2 ساڵ لە ماڵی خۆبان ناخەوتی دوای من فیکراین بۆ مەبەسم ژیانی خۆم نییە مەبەسم ژیانی یەک بەیەکی کە تاکی خۆبانە کە خەباتمان کرد بۆ ئێستا کە هەرێمێکمان هەبێ دەوڵەتێکمان هەبێ ئێستا بەداخەوە دەسەڵاتێکی قێزەون هاتووە شاخێکی لێگرتوین بەخۆی بەبرای بەخۆی بە کوڕی بە برازای دەستی ناوەتە بینەقاقامان و موچەمانە بات یعنی وەرە تۆ ئیشی لەسەر چی بێ لەسەر موچە بێ یعنی تۆ ئیشکارە نییە بەس موچە وازیش لە دەسەڵات نایانی تۆ یعنی خەڵک تۆ دەنگ نایەت چی لەلایەن وڵاتێکی ترەوەتەوێت دەنگەکانێ بۆ شێوازە دڵنیام کە دەگینێ مامۆستا ئامارێک هەیە لە بەردەست ئێمە کە دەستگای میدیای زانیاری لە حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردوێتەوە ئەڵێ زیاتر لە 9528 مامۆستا لە کەرتی تایبەت دەخوێنن ئەمەش ئاراستەکەی بۆ ئەو نابێ هەم گرنگی بە کەرتی تایبەت بۆ ئەوەی کە ئەزانن کەرتی پەروەردە گشتێکە لە قەیرانە هەیە و دواتریش ئەم مامۆستایانە هەستەکەن ژیانیان زامن نابێت بە ناچاری بیر لەوەکەنەوە چی بکەن بچن لە قوتابخانەیەکی ئەهلی بخوێنن ئەمەش مەترسی نییە بۆ ئایندەی پەروەردە چۆن مەترسی نییە هەمووی ینی کەسابەت و پارەپیاکردنە بزنسە ئێستش لەگەڵ ڕێزم بۆ مامۆسانی کە لە کەتی تایبەت داوامەکەن ئەوەنەی ئێمە 2 مانگ 3 مانگ دەرسمان وتوتەوە ئەوان بەقەدەی ئێمە دەرسیان نەوتۆتەوە و فێرخوازەکانیان فێر نابن باشە چ لە ڕووی زانست و زانیاریەوە چ لە ڕووی پەروەردەوە مامۆستایەوە بەرپرسیارەکەش تاخستۆ ئەستۆی حکوومەت یعنی ئەگەر تەلەبە لێرەش فێر نەبێت لای گشتێکەش ئەستوزان ئەستۆی دەسەڵاوتانە ئەوە شایستە دارایەکانی ئێمە نادا ئێمە بۆیە و ئەنگاوەمان ناوە نەک لەوەی ئێمە مەبەسمان نەبێت بە دڵنیایی چونکە ئەمڕۆ بڵێ تو نەڵێ ئەو دەسەڵاتی کە ئەمڕۆ خۆ ناوی خۆی لە ناو خۆی ناوە حکوومەت نییە حکوومەتێکی کات بەڕێکەر و کار بەڕێکەرە حکوومەتێکی پۆلیسیە ناوەتە پێشەوە دەستی ناوەتە بینەقاقای و خەڵکە هەم ئێمە بە هەمان شێوە بە تایبەتی مامۆسایان و چینی موچەخۆران دەسەگرێ بەسەر سەربەت و سامانی ئەم وڵاتەیان کاکە ئێمە نەمانوێ مەخ شۆڕش با بۆ نەکردەوە بیت دەستگیری بەسەر سەربەت و سامانی وڵاتەیە ئێمە وتمان وڵاتێکمان خۆ من برسی نەبووین ئێمە تێر بووین ئێستا بەداخەوە ینی شتەکان پێچاوانە بۆتەوە میلەتی برسی کردووە خۆی تێکردووە لەبەرەوە ئێمە دژی ئەو دەسەڵاتە ئەوەسینەوە کە دەستی کردەوە بەسەر سەربەت و سامانی ئەم وڵاتەیە حەق و مافی ئەمەی لەسەرە کا خەباریان وەکو فەرمانبەرێک معاناتی هاو پیشەکانت چۆنە لەگەڵ ئەم دواکەوتنی موچە لێبڕینی موچە فەوتانی موچە معاناتیان چۆنە بەعام بەگشتی وڵای بەعام دۆخی فەرمانبەر خراپە بەڕاستی ینی بەڕاستی ئێمەشتان ناتین لە 2025ەوە هێشتا هەر لە 2024 وەکو چینی موچەخۆر باس زۆر لێکی بێتەوە لەوە چێ نەشاتبێنێ 2024 بەدڵنیایەوە بەدڵنیای ناتنە 24 چکە ئێمە ئەگەر بیری بێت لە 24 شەسێم عفو لە 23 موچێتیشمان خورا ئەگەر بیر بکەیتەوە ئەگە بچکردنەوەی بکەیتەوە لێ بڵێین ئێمە لە 2015 نەک لە 2024 یان 25 چکە ئێمە لەو کاتەوەتر معاش بڕێن و مەسەن نەمای تەرفیعات و ئەم شتانمە هەمووی بڕا بۆیە ئێستا لە ڕۆخی مۆزە بەتایبەت چینی موچەخۆر دۆخی زۆر خراپایە کاکەبات ئیش لەسەر ئەوە شەکەن کە خەڵک لای ئاسایی بێتەوە بڵێن ئاسایی یەقەی چێقەدەی هەریەتی شڵات چ ڕۆژی چ ڕۆژ موچەیە یعنی ئەم ئاساییکردنەوە مەترسی نییە نە خۆی ئاساییکردن زۆر غەڵەتە چکە تۆ ئەگەر حد ئێستا بەیانی معاش بە تۆ ئەوە قەرز کردو لە بازاڕ و لە پارەی مۆلی دەولە پارەی کارەبای ڕیسی وایە تۆ خۆ بەخوات جای وایە 50,000 پێ نامێنێت جای بۆ باریمیشکێت پێ نامێنێت بەچەتی ئەمە مەعاشدان نییە کە بە خەڵکی ئەیەن بەڕاستی یعنی تۆ ئەگەر بیر بکەیتەوە لەم قزەیە قزەیەکی زۆر خراپە باوەڕکە من بۆ خۆم بچکە لە زانکۆم بەخوای گەورە تەلەبە هەیە پارەی لە فێکی پێ نییە
مخصصاتی ئەوانی وەکو هەر بەجددیمە ینی خۆمە هەر چینی مچ بە هەر باس خۆمان نەکەین ڕاست هەموو چیری تۆژەکانە ڕاستە بەڕاستی یعنی من ئەگەر خەمێکم نەبێ نامە ژێر ئەم خێمەوە بەم سال سەرمایە بێم پشتیوانی لە مامۆستاکان و فەرمانبەرە هاوڵەکانی خۆم بکەم ینی ئێمەش حەزمە کرد نەماوڵە بخۆم دانیشتمە مەعاشم کاتی وەرگرتایە و تەرفیعاتم بۆ بکرایەوە تاوتینەکەمان بۆ بکرایەوە ئێمەش بەخوا ئاچینە ماڵەوە و 11 ساڵ لە شەقام ئێمە هاوارەکەین کاکی جیهان با بەس بێ ئیتر ئەمە ئێستا وابووان یاتوە پەنا بۆ حکومەتی عێراقی من کاکی یڵن حکومەتی عێراقی فریامانکەوە ئێجاران ئێمە زەدی حکومەتی عێراقیش نەمان کردووە بۆیە دەوڵەتی کوردیدا بۆی ئەم حیزبی کوردی بەڕێوەمان بەرێ یان حکومەتی هەرێمی کوردستان عقوبەتیمە بەس ئەوان لە خۆیان کرد خۆیان کوردیان ڕەزیل کرد مەجبور سا عکس بۆ تۆ پنا بۆ حکومەتی عێراقی بێت بەداخ و حەزمان نەکەینەوە بەس ئەوان خوان بەزوال ئێمەکەمان بیکردنەوەمان هەبێت بەرامبەریان دەستان خۆش بێت وەڵام مایکەکە بچێتە بەشی دووەوە دوای پرسیارە لە کاکزانە هەوڵە دەم میوانی دیکە وەربگرم لە مامۆسانی دیکە کاکزانە دەسەڵات سەرکەوت هیواکردنی ئێوە بکات خۆی پرسیارێکی زۆر گرنگە بەڕاستی زۆر گرنگە وەکو خۆی وەڵام بدێت بە دڵنیاییەوە دەسەڵاتیش لەسەرەوە کرد جا ئەمەی کە ئێستا تۆی بینی ئەمە دەرئەنجامی ئەو بێهیواکردنیە کە خەڵک ئێستا بێهیوا بوو چۆن خەڵک بێهیوا بوو بەڵێ ئێمە کۆمەڵێک خەڵک هەبوو خۆیان ناو نابوو قوربانی لەسەر دەنگی قوربانی بوون بە وەزیر و پەرلەمانتار و ئەمانە ئەمانی کە لەسەر دەنگی قوربانیەکان چوونە ئەو شوێنانە خۆشیان وەک قوربانی نیشانەدا گورێک بوون لە پێستی مەڕە ئەمانە ئێستا بوونە بە دەمسکی ئەم دەسەڵات لەبەر خاتی سامان و پارە ویزگەی سیاسی خۆیان گۆڕی ئێستا هێن خەڵکی کە تۆمەتبارەکەن بە ئەنواع و ئەشکال ناوەناتوەرە بە ناوی کوردایەتیەوە طبعاً بەڕاستی یەکێک لە گرفتە هەرە گەورەکانی ئەم میلەتەی ئێمە ئەوەیە کە خەڵکێک کە خۆی ئەفرۆشێ لەبەر خاتی مەنسەب و پارە و دەسەڵاتداران وەری ئەگرن ئەمە گەورترین کێشەیە ئەمە گەورترین زەربەی لە هیوا و ئاوات و خەڵکی داوە کە خەڵک ئومێدی نەماوە ئەڵێ ئەگەر کۆمەڵی خەڵکی سا ئەم خەڵکە لێرایە دانیشتووە مانی لە نان خواردن گرتووە بەڕاستی داوای مافی عامەکە بڕیاریشانە داوە بەی شێوە بیشکێنن تا کاتێ من بەتەنیا بۆ مافی خۆم نهاتوو من بەش بە حاڵی خۆم ئەگەر وردی کەیتەوە ئێستا لۆچی پێویستمە موچار نەبێ بۆ معلومات بۆ زانیاریتان لۆچی پێویستمە موچار نەبێت بەڵام وجدانی خۆم ئاسوودا بۆ پاشە ڕۆژی خۆم پەشیمان نەبمەوە لەوەی کە بەشداریم نەکرد لەگەڵ ئەم هاوڕیانە مەست ئەمە خاڵێکی تریش ئەوانەی کە ئێستا باسی کوردایەتیەکەن باسی نیشتمان پەروەریەکەن باسی واکەن کەڵێ ئێمە خەباتمان بۆ موچە نەکرد ئەم قسە زۆرە کرێ چەند جار ئەمەشم وتووە باوەڕت هەبێ بچۆر سەر ژیان و گوزەرانی ئەوان سیرەکەی ئەوان ڕاستەکە ئەوان بۆ موچە خەباتیان ئەوان بۆ ملیارەها دۆلار خەباتیان کرد ئەوان بۆ ملیۆن دۆلار خەباتیان کرد سیرەکەی من خەڵکەیە کاتی خۆی وەک پێم وتی قوربانی بوو خۆی بە قوربانی نیشانەدا ئێستا بۆ بە دەمسپی ئەم دەسەڵاتە گەندەڵە ئەوسا ئەیوو ئەوانە گەندڵن ئەوسا ئەوانی وەکو دیێ و درنج و شەیتان نیشانی ئێمەدا ئێستا ئەوانی کردو بە فریشتە و ئەمی کردو بە شەیتان پێچەوانە بۆتەوە مامۆسا فەرمانبەر معامەلی لەگەڵ بکە لەگەڵ حکومەتی بەغدا حکومەتی فیزاڵی ئەڵێ ئەمە خیانەتکارە ئەمە ئەوە بەس خۆیانە چن لەگەڵ ڕێکەوە بۆ 1000 بابەت بۆەوە ئاساییە خۆیان لەگەڵ نەک حکومەتی عێراقیە ئەگەر لەگەڵ حکومەتی عێراقی چاڕێ بکەون باشترە دەست بۆ دەوڵەتە داگیرەکەرەکانە بن دەست بۆ دەوڵەتە دوژمنەکانە بن هەندێک لە فەرمانبەران وەڵسانە گرفتەکە ئەوەیە کە ڕێئەکەون لەو ڕێکەوتنەشە لە شتی ڕێکم کە دەری خەڵک بێ نە قازانجی خەڵک هیچ شێوەیەک لە بەرژەوەندی میلەتی کورد ڕێکەوتن نەکراوە ڕادەستکردنی داهاتی نانەوتی و ڕادەستکردنی نەوت بە کۆمپانیای سۆمۆ ئەمە لە بەرژەوەندی خەڵکەکە نایکەن بەڵام شتی دیکە ئەەکەن کە لە دژی خەڵکە خۆی یەک شتیکەژەیە سەرنج بۆ شتی نەوتیان هەناردەکرد پرسیان بە خەڵکی کوردستان نەکردێ نەوت هەنارداکە وە کاتێکیش کە نەوت وەستێنرا پرسیان بە خەڵکی کوردستان نەکردێ نەوتە وەستێنن ئەوەی کە نەوتی وەستان داگای پاریس بوو ئێستا ئەڵێ ئێمە نەوتمان لەبەر خەڵک بۆ ڕاگرتووە ئێوە داواتاکەی من نەوت ڕاگرین تەسلیمی سۆمۆیکەین یا تەمزین بەغای بکەین ئێستا منەت بەسەر خەڵکاکەن ئەڵێ ئێمە ئەوەمان کردو خۆی لە بنەڕەتە ڕادەستیان نەکرد پێیان ڕاگیرا پێی ڕاگیراوە جا بە یەک شتێکەیە حەزەکەم ئیشارەی پێ بکەم فەرموو ئەم بەلیکانە هەیە لە بازاڕە کە ئێساکێنە کێشەی گرفتی بوو سا بۆ ئۆتۆمبیلی بێسەرەتا مەلیکەیەک بە ناوەخۆی خۆی باش لە بازاڕە بای چ 50 گەڵایە ئەمە بێسەرەتایە بەڵام کاتێک کە ئەبێ بەسەرەتا ئەبێ بای 120 وەرەقە دووقات و سێقاتە ئەمانیش کە نەوتیان هەڕاجە کرد لە بازاڕە بە نرخی کەمتریان فرۆش بۆ
چونکە بێسەرەتا بوو چونکە ئەم نەوتە بە نایاسایی ئەفرۆشرا ئەگەر یاسایی بواە بوو لە بازار بە نرخی کەمتر دۆفرۆشتوتە وە لە هەمووشی خراپتر دەرهێنان و هەناردەکردنی چوارقاتی هەندەنانانی هەنارکردنی حکومەتی عێراقی بووە ئێستا یەکێن لە گرفتە کێشە گەورەکانی نەوت کە ڕێناکەون لەسەر ئەو دەرهێنان و هەناردەکردنیە وی بەڕاستی یعنی وەک باسم کرد ئەمان لە هەر شوێنێکەوە دەستی بیتێ کێشە بۆ دروستەکە نازانی لە کتێکۆ دەستی بیتێ بەڕاستی دەست خۆش مامۆستا پێم خۆشە جەنابەت نوچە نەزەری خۆت هەر بارێک نەبێ بەپیەوە بۆمان باس بکەیت بزانین پامی جەنابەت چییە یەکی لەو مامۆستا ناڕازیانەی کە بەردەوام لە ڕیزی پێشەوەی دەنگی ناڕزایەتی و بە گشتاچوونەوەی ئەم نادادیا بوویوە موچە خواردنی فەرمانبەران مامۆستایان بوویت بەناوی خوای گەورە و میهرەبان وڵایە مەوێ بە تعلیقێکی خۆیان دەست پێ بکەم ئێمە نیوەڕۆ نوێژمان کرد نوێژی نیوەڕۆ لەوێ بەپێی شریعەتی ئیسلام پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات و سەلام ئەڵێ لە کاتی زەرورەتە دوو لە ڕووی بینەران و ئەم بەڕێزانە توانی پێڵاو دانەنەی بیکەیت یەکسەر ئەڵێ وڵات نوێژەکەتان دروست نییە ئێوە بە پێڵاو نوێشتان کردووە ڤیددیۆیان کردو بڵاویان کردوەوە 1001 قسەی ناشیان پێوتوین بێ زەحمەت ئەی دروستە تۆ پاشەکەوتی موچەت هەیە دروستە لە پرسکردنەوە دووەستانەوە دروستە بۆ ئەوە هاتوونە لەسەر خەت یعنی بەس بۆ موچەکە لەسەر خەت دروستە تۆ ئەچی لەگەڵ ئەردۆگانی فاشیسکۆ ئەبیتەوە نەوتەکەی ڕادەستەکەی بەس دروستە 56 موچە و دزیوە ئەمە حەڵاڵە یا حرامە بە چ مەسەبێت و ئەمەت کردووە ئەوان بە ئێمەیانەوت حکوومەتی هەرێمی کوردستان دوو جۆر سیستەم جێبەجێگا پێڵەن سیستەمی دقیق و سیستەمی شاراوە لە میدیا دقیقەکەی بە ئێماڵێ ئەگەر تۆ لەگەڵ من بی نیشتیمان پەروەری ئەگەر لەگەڵ من نەبی جاشی بە منەڵێ ئەگەر تۆ بچی بۆ بەغاداوای موچە بکەی تۆ جاشی تۆ خاکە فرۆشتە تۆ نیشتیمانە فرۆشتووە بەڵام لەم لاوە لە جاتیەوەی موچە بنێرە بۆ سلێمانی درۆنە نێرێ بۆ سلێمانی یعنی ئەمە لە میدیا دقیقین لە میدیا شاراوەکەی مانگونیوێک نابێ پۆستی ئەمینداری وەزارەتی بەرگری عێراق دراوە بە پشکی پارتی پێم وابێ پۆستەکە ئەوەیە گەر بۆم ڕاست بکەنەوە هەڵە نەبم لەوەیە دراوە بە پارتی تۆ بۆچی لەسەر پۆست و پلۆ پارە لە بەغا شەڕەکەی بەڵام لەم لاوە کە من داوای موچەکەم بە منەڵێ جاش وەکو ئەو میدیا دقیقەی خۆی وایە بە منەڵێ گەر تۆ ڕسم بگری لە قەندیل حرامە بەڵام ئەگەر بچی لە ئەنقەرە بیگری حەڵاڵە وەکو ئەو میدیا شاراوە وایە کە مامۆسان و فەرمانبەران کە ئەچن بۆ بەغا داوای موچاکەن لە دادگای فیدراڵی ئەو بڕیارە دەرچوو بە هاوکاری ئەوەی کە هاوکار بۆ جێگەی دەستخۆشی هەر کەسێک بوو بێ ئەماناڵەن ئاڕاستە کراو بەڵام لە کاتێکا تۆ خۆت ئەچی بە بەغا ئەڵێ تۆ من موچەکەم پارەکەم بەرێ من خۆم متر موچەیە منایە مشکلی خۆی فەرمانبەر مشکلی خۆیەتی هەرێمی کوردستان چەند هەڵێکی استراتیژی کردووە لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان چۆ چی کردووە هاوپەیمانی نێودەوڵەتی لەدەستداوە بۆ هاوپەیمانی دەوڵەتی قوڵ ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە هەژمونی دەسەڵاتی تووچی بەسەر هەرێمی کوردستانە زاڵە بۆتە هۆی جێبەجێکردنی سیستەمی سەرمایه‌داری و بڵێن چیناتیان دروست کردووە ئەوان بۆ پۆست و پلۆ پارە لە بەغان لێرەوە چن بۆ دابۆز یەک کورسی لە دابۆز ئەگەر بیگری بۆ ئەوەی بلیتەکە ببڕی بچتە ژرۆدانشی لە هەر پۆست و پلۆپایەک و چین و توێژێکابی بە 2 ملیۆن دۆلارە باشە بەڵام مامۆستایەک یا فەرمانبەرێک 1 ملیۆن دیناری هەبێ تۆ 56 موچەی دزیوە پێویستەکە پێیان وچیە بۆ هاوپیشەکان فەرمانبەران و مامۆسایان پێویستەکە چۆن بەگژ ئەم پرسەدا بچنەوە یەکەمین نوقتا ئێمە پێویستان بە هۆشیاریەکی کۆمەڵایەتی و یاسایی و سیاسی هەیە بۆ ئەوەی بتوانین بەرەنگاری ئەم دەسەڵاتە بینەوە لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵێکی استراتیژی هەیە ئایدیای استراتیژی خێڵی زاڵ کردو بەسەر ئایدیای استراتیژی یاسا و دەوڵەت و پەرلەمان و حکوومەتە ئێمە بێ هەموو مامۆستای مزگەوتەکان ڕێکخراوەکان و سندیکاکان وەزایدن مامۆسان لە هەموو چین و توێژەکان و فەرمانبەر لە هەموو چین و توێژەکان بە یەک دەنگ یەک بەرنامەمان هەبێ بۆ گۆڕینی سیستەمی حکومڕانی ئەم جۆرە سیستەم و پۆخڵەواتی کە هەیە لە هەرێمی کوردستان بیگۆڕین سیستەمەکە یەکەم جار پێش هەموو شتێ ئەبێ فشارێکی نێودەوڵەتی و فشارێکی ناوخۆی دروستکەین لەسەر نووسینەوەی دەستور ئەگەر کاکە ئەم خوێنەواریانی ئەنجومەنی بێشعورانی هەرێمی کوردستان بێنە من دەستورێکی سیخالیان بۆ نووسمەوە بۆ 10 ساڵ بەشانەکە هەچکە نازەمە باوە خوێنەواریان نی ئەمە یەکەم دووهەم لە کاتێکا دەستوری پەرلەمانەکەش بەردەستە یاسای نییە جا جاوی دەستوریە دەستورەکە بۆ چیە زۆر لەوە لە پاش دەستورەکە بۆ چییە ئەداین جۆنە ئوستاز دەستورەکە بۆ چییە دەستور بە پێی سیستەمی جیهانی دەستور ڕێخستنی پەیوەندی نێوان خەڵکومەتە ئەمە یەکەم کە دەستورمان هەبوو سیستەمی بەڕێوەبردنمانە بێ
کە سیستەمی بەڕێوەبردنمان هەبوو ڕاستەوخۆ میزانیەمانە بێ کە میزانیەمان هەبوو شکووە گەڕێتەوە بۆ پەرلەمان چونکە دەسەڵاتی شۆڕژێڕیان گۆڕیەوە بۆ دەسەڵاتی دیموکراتی لەبەر پەرلەمان و حکومەتمان هەیە بەڵام لەبەر استراتیژی ئادیای خێڵزاڵە بەسەریا هاتووە چی کردووە ئەم دەسەڵاتە نەگۆڕدراوە بۆ دەستوری جا لە نەبوونی دەستور هەموو چینەکانە بن بە قوربانی بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستمان بە وزەی هەموو کەسێکە پێویستەکان بازنانە فراوانتر ئەم بازنانە من پەیامێکم هەیە بۆ بەڵێندەران و فەرمانبەران پاریان خوراوە دایک و باوکانیش بوونەتە قوربانی مناڵەکانیان مناڵ دراوسەکەی لە مەکتەبە ئەهلیەکە خوێنێ بەڵام مناڵەکەی ئەم لە پەنجەرەکەەوە ئەبینێ کە مناڵی ئەمە چێ بۆ مەکتەب و ئەم لە ماڵەوەیە ئەمە شڵەژاوی دەرونی دروستەکە بۆ ئەم مناڵە دوای ئەوە پێویستمان بەچیە ئەوانی کە چێشتخانیان هەیە ئەوانی کە هۆتێلیان هەیە ئەوانی هەموو چین و تێژەکان کاکە من کە ئێستا کە لێرم لەوانەیە بە هەزارەها کەسی من لە ماڵەوە دانیشتی بێ سێرم کا بڵێ کاکە بەخوا ئەم مامۆستانە قارەمانن ئەمانە ئازان ئەمانە جوامێرن با بێمە هەڕق بووینەوە لەسەرما یعنی کاکە خۆمە من ڕاستیەمە لە بەیانیەوە لێرەی یعنی ئەی باش ئەم دەسەڵاتە خەوتووە ئەم خەڵکە خەوتووە دوای ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر یەک نوقتە ئیشەکە ئاستی هۆشیاری تاک دەستان خۆش بە مۆساگیان کاک زانە دوایین پەیامت پێم خۆشە سەرنجی دوایین پەیامت دوایین پەیامم پام هەیە بۆ سەرجەم موچەخۆران کاسبکاران شۆفێران پیشەوەران بەڕاستی پێویستە هەمویان بێنە سەرخەت یعنی ئەم بابەتە کە موچە نادرێت تەسیری بۆ سەر ئەوانی شێ کاتێک کە تۆ موچە نییە کەسابەت نییە هیچ کەسێک کەسابەتی نییە لەبەرەوەی بۆ ئیلا مارکێتێک نەبێت تۆ بە ناچاری ئەچی پێویستی بە خواردنێکە چی بیکڕی ئەگین ئیشەکانی تر کەسیشی نییە کابرا سیارێکی پێ بنزین پارەی پێ بنزین تێگاتر خۆ بۆچی بچ بەلای پیشەوەی لەبەرەوە داواکارم هەمویان بێنە سەر خەت ئەوە ئێمە لێرەی وە ناژڕۆینەوە هەتاکو مافەکانی خۆمان هەتا وەڵامێک وەرەگری دەست خۆش مامۆستا بەناز کۆتا پەیامتان کۆتا پەیامان ئەوەیە هیوادارم ئەو مافە بۆ ئێمە بگەڕێنەوە بمانکەن بەگرێ بەس چونکە ئێمەش حکوومەتێکمان دەوێت وەزیرێکمان دەوێت دەسەڵاتێکمان ئەوێ کە مافی خۆمان و منداڵەکانمان دابینکانەوەکو و مافی ئێمە پێشێلکە ئێمەش حکوومەتێکمان ناوێت کە مافەکانی ئێمە زەوتکە زۆر باش زۆر سپاس مامۆستا جنابێت پێم خۆشە مامۆستا فازل سپاس دەکەم ئەمەی ئەخیر دواوتەمە بەس مەی بڕن فەرموو ڕاستە خۆیە مامۆستا هیچ بڕینی دیانێ لە خزمەتای وەڵاهی من لەگەڵەوە بنەماڵەیەمە بەس باتە شیریتیانە بێت ئەویان ڕێگە ناکەم لەگەڵەو بنەماڵەیەمە بە خۆی و بە کوڕی و بە کوڕەزای و بە برازای یاڕەبی حواڵە بەخوا بن پارەی خۆم و هەر زۆنی زەر یان سەوزیش من چووکە یەک شتە پێ بڵێ من مەبەستم حیزبەتی نییە هەموو حیزبەکانی ێرەش گیران خواردوە دەست ئەو دەسەڵاتەوە دەسەڵاتەکە زیاتر لای ئەوانە من دیفاع لە کەس ناکەم بەڵام ئەجزانم سەبەب و برینەکە کوێیە لەبەرەوە ناحیزبەتیەکەم نەمەبەسم بەڵام هەمومان نەزانین کە پارە لەژێر دەسەڵاتی چیە لەژێر دەسەڵاتی کوڕەکەی و برازاکەی و کوڕەزاکەی کە ئەمڕۆ تازە هاتۆتە ناوانەوە و ئەوەنە ئەڵێم حواڵە بەخوا بن بێدەسەڵاتی ئێمەتان استیغلال کردووە ئێمە خوامان هەیە و پشتیوان بەخوا عەرەبی حواڵە بەخوا بن ئاگر لە ماڵ و مناڵتان ئەو ڤێلایەنەشتان کە لە داڤۆس و ئەمریکا لە کۆکی هەیە ئاگرتان تێبەر بێ وەک لۆس ئەنجلوس وەکو ئەمریکاتان لێبێ هەرەوە دەست خۆش مامۆستاگیان مامۆستا کاک خەباتلەتی فەرموون وەکو فەرمانبەری کۆتا پەیامتان دەستان خۆش بێ زۆر سپاس داوا لە فەرمانبەر و گشت توێژەکان و کۆمەڵگاکەین تکای بێن بۆ ئەم خێمەیە پشتیوانی مامۆستایان فەرمانبەرانی ناڕازی بکەن بە تایبەتی مانگورتەکانی ئێرە چکە بەڕاستی من داوای لە بریکاری حکوومەتەکەم چکە ئەمە حکوومەت نییە بەس بریکەک و بریکاری خۆراکی بینم هەتاکو شتەکەی بۆ نێ ئەو ناتوانن تەوزیعیکە بۆیە ئەمانە هیچ دەسەڵاتێکیان نەماوە باوەڕکە گشتی و چشمانەقا بێمان ئەوەیان نەماوە بەڕاستی چکە هیچ شتێکیان بەدەستان نەماوە و هەردوو دەسەڵاتداریش تاوانبارن لە مۆزوع بە هەر قسەمان لەسەر ئەولا نەبێ ئەم لاش هەر تاوانبارە چکە لەبەرەوەی ئەگەر ئەو سەرۆک ئەم جێگەریشە بۆیە داواکارم لە گشت نوێژەکان تکایە پشتیوەمان بن لەم دۆخی کە سایە من تێکردوون دەستان خۆش بێ دەستان خۆش بێ وەکو لە سەرەتای بەرنامەکەدا ئاماژەمان پێدا زیاتر لە 150,000 مامۆستا لە هەرێمی کوردستان هەن
تەنیا ناتوانرێ بڵێ کەتی پەروەردە پەیوەندی بەم 150,000 مامۆستاوەیە بەڵکو نزیکەی 2 ملیۆن قوتابی هەیە و دایک و باوک و خانەوادەکانیان ئەتوان بڵێن ڕاستەخۆ پەیوەندیان بە کەتی پەروەردەوە هەیە کەواتە کەتی پەروەردە بازنەیەکی زۆر فراوان و گرنگە و ئەم ناڕزایەتیانەی کە مامۆستایان دەکە دەتوانین بڵێن گزارشتە لە بەشێکی زۆری هاوڵاتیان و چین و توێژەکانی هەرێمی کوردستان لە کۆتاییدا دووبارە زۆر سوپاسی کاکزانە شێخ محەممەد فەرمانبەر دەکەم و بەڕێز مامۆستا بەناستاهیر مامۆستای مانگرتو و لە هەمان کاتیشدا مامۆستای وانەبێژی دووخراوە بەداخەوە و بەڕێز مامۆستا فازیل شێخ قادر مامۆستای مانگرتووە لە کۆتاییشدا مامۆستا یاخود کاک خەبات لەتیف فەرمانبەر و زۆر سوپاس بۆ مامۆستایان دیکەی مانگرتو کە بە بەشداریکردنیان لە بەرنامەکەیان دەوڵەمەند کرد سوپاس بۆ هاوکارانم کە بەم کەشە سادە لەگەڵماندا بوون و سوپاس بۆ بینەری ئێوەش تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێن کە سپاسگوزاریان ناکەم.